سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆوە بەردەوامین لەگەڵتانە بۆ باسکردنی کەمترین کۆنەمەرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیددیۆیەدا لە درێژەی باسەکانمان سەبارەت بە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان باسی بەشی شوێنەوار بۆ ئەوی خۆشەویست دەکەین. با بزانین بەشی شوێنەوار کەمترین کۆنەمەرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندن و هەروەها لە چ بوارێکە ئەتوانن کار بکەن. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن. خۆشەویستان، ئەوەی کە باسمان کرد و ئەوەی ئێوەی خۆشەویست لەم ڤیددیۆیە بینیتان کەمترین کۆنەمەرە وەرگیراوەکان بوو بۆ بەشی شوێنەوار کە لە بواری شوێنەوارناسی و هەروەها مێژوو کللتوری ئەم وڵاتەیە کارەکەن. هەرچەندە بوارێکی بەرتەسکی هەیە وەڵامێشێکە لەو بەشانەی کە قوتابیانی بەشی وێژەی ئەتوانن سوودی زۆری لێ ببینن. بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکانمان جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ و لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینن. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بانکێشکەن بە ئەوانش سوود لە ڤیددیۆکانمان ببینن.